ئاوی خۆرسکی قولەی ڕانیە نزیکەی لە ١٧٠ ناو شاری ڕانیە بۆ ئاو خواردنەوە سوودی لێ دەبینن. بەڕێوبەری ئاوی قولا دەڵێت لە ئێستادا بەهۆی وشکە ساڵیەوە لە 150 ئاوەکەی کەمی کردووە. مەترسی وشکبوونیشی لەسرە. دەژڵێت پێویستە بیر لا بەکارهێنانی بەدیلی تر بکرێتەوە. پرۆژەی ئاوی قولەی ڕانیە نزیکەی لە 170 شاری ڕانی ئاو دەدات. گەر حسابی کە نزیکەی 85 تا 90 هزار کەس ئاو لەسەر ئەم سەرچاوی ئاو دەخواتەوە. زۆر نیگەرانم بەوەی کە تا ئێستا چ دەسەڵاتەوە چ لە هاوشاریش بەوەکو پێویست ئەم پرۆژە لای لێ ناکەنەوە و مەترسی لەسەر پرۆژەی ئاوی قولا تا سنوورێک هەیە ئەگەر بێت و ئەم پاییزە بۆ ساڵی 2022 باران نەبارێت کارەساتێکی مرۆی دروست دەبێت. بەڕێوبەری ئاوی ڕاپەڕینیش نایشارێتەوە. مەترسی لەسەر ئاوی قولەی ڕانیە دروست بووە و دەژڵێت تاکە بەدیل دەستپێکردنەوەی پرۆژەی ئاوی ڕانیە کە ساڵانێکی زۆرە وەستاوە. پرۆژەی ئاوی قولەش بەدەر نییە لە وشکە ساڵی کە هەیە نزیکەی 150 ئاوەکەی کەمی کردووە. بۆ خۆی پێویست بوو کە حەوت مزەخەلێک کاتدا ئیش بکەنەوە تا چواردەم بۆ خۆیان حەوت بە حەوت کار دەکەن و بە تەناو بەڵام لە ئێستادا بەداخۆ 2 مزەخە بۆ 3 مزەخە ئیش دەکەن و 24 ساعات کار دەکەن تاکە بەدیلیش بۆ ئەوەی کە شاری ڕانیە لەو پێئاویە یان ئەوە دەربازی بێت لە ساڵانی داهاتوودا کە تەسەوڕ دەکەین کە ئەوە بەردەوام بێت ڕوبەڕووی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو ببینەوە. تاواکردنی پرۆژەی ئاوی دەربەندڕانیە بەهۆی کەمبوونەوەی ئاوی قولەوە بەشێک لە گەڕەکەکانی ڕانیە کەم ئاوی ڕووی تێکردوون. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن بەهۆی کەم ئاوی ناچارن بە تانکەر ئاو بکڕن. دەڵێن ئەوڕۆ ناسپێنی بۆ چادەکەی نیستیش گیانە پیامان لاانێ 20 کەڕەتی چوبنە دایرێ ئاوی هاتوونەوە ئەجا هیچیان بۆ نەکردین. ئەوجا بۆ خۆشن هەمووی گەڕێکی خڕبووینەوە چوین هەر هیچیان بۆ نەکردین. ئێستاکی نەژەوە چەند ڕۆژە دەڵێن ئەوڕۆ بە ئیستا ڕۆژە سەعاتێک تێ دەخان بۆ تێ دەکەن چارێکە کشمان بۆ نایە. خەڵکێرەم و فەقیرایی پێ ناکرێ بە 2 ماڵە تانکێکی دەکڕین تانکی بە 10,000 هەر ڕۆژێک نەیەکمەوە 300 لەمان بۆ 300 لاو چیا نەگەنە سەر ناو تانکیان لە بەهارەوە ئەو ماڵگەڕەکە دیوە کابرا کرێ چییە؟ کابرا کرێکی نازانین نەپارێ کرێ بدە نەپارێ ئایا بدە. حکوومەت هەریم بە خودای هەوالەمە بکە مەجبورین بە قورئان نازانین ڕوودە پێکەین بەس خوانە پشتیوە. پرۆژەی ئاوی قولەی ڕانیە ئاوێکی خۆرسکی هەیە و نزیکەی 70 ساڵە زیاتر لە نیوەی ڕانیە بۆ ئاوی خواردنەوە سوودی لێ دەبینن. بەڵام لە ئێستادا بەهۆی کەمبوونەوەی ئاوەکەی مەترسی وشکبوونی لەسرە. حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش تاکو ئێستا هیچ بەدیل و ڕێگا چارەسەرێکیان نەگرتووەتە بەر. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.